سڵاوتان نەبێت. ئەمڕۆ کوشتارگەی نوێی سلێمانی ڕایگەیان سەربڕینی چەند ئاژەڵێک لە نێو کوشتارگەدا ڕەتکراوەتەوە بە هۆکاری ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی پەتای خوێنبەر بوون. ئەمڕۆ شەممە کوشتارگەی نوێی سلێمانی لە بەیاننامەیەکدا داوا لە هاوڵاتیان دەکات بە هیچ شێوەیەک گۆشتی سەرجادە و شەقامەکان نەکڕن کە پشکننی بۆ نەکراوە. داوا لە هاوڵاتیانیش دەکات هاوکارمان بن تا بتوانین بە هەمومان ڕێگربین لە هاتنی تای خوێنبەر بوون. لەو بارەیەوە دکتۆر شاڵاو عارف بەڕێوەبەری کوشتارگەی نوێی سلێمانی بە شارپرێسی ڕاگەیاند لە وەرزی گەرمادا و بەتایبەت لە ئێستادا کە ئەم نەخۆشیە هەیە بەدەیان ئاژەڵ ڕەت دەکەینەوە. دکتۆر شاڵاو وتیژی مشەخۆری دەرەکی هۆکارێکی سەرەکیە بۆ گواستنەوەی ڤایرۆس و تای خوێنبەربوون و دەژڵێت لای ئێمە لە ئێستا و 10 ساڵی ڕابردووشدا هیچ حاڵەتێکی تای خوێنبەربوون تۆمار نەکراوە. بە تەواوەتی هەوڵمانداوە ڕێگری لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە بکەین. ئاماژە بۆش دەکەن هەموو هەوڵێک دەدەین تاوەکو ڕێگری لە هاتنی تای خوێنبەربوون بگرن. هاوکات ئەمڕۆ لەلایەن ستافی پزیشکیەوە سەربڕینی چەند ئاژەڵێکیان ڕەت کردوتەوە بەهۆی بوونی گەنەوە لەسەریان. مەلە کاتێکدایە هەفتەی ڕابردوو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر تۆمارکردنی یەکەم حاڵەتی توشبوون بە پەتاکەی لە پارێزگاکە ڕاگەیاند و لە پارێزگای کەرکووکیش 2 حاڵەت ڕاگەیەنراوە. دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر ڕایگەیاند دوای پشکنین و بەدواداچوونی تیمی پاراستنی تەندروستی یەکەم حاڵەتی تای خوێنبەربوون لە پارێزگاکە تۆمارکرا. ئەو هاوڵاتی تووشی تای خوێنبەربوون بووە خەڵکی شاری هەولێرە و تەمەنی 27 ساڵە و ئێستا لەژێر چاودێری پزیشکدایە. دکتۆر دلۆڤان ڕاشیگەیاند گۆشت فرۆشەکان دەبێت زیاتر ئاگادار بن بە هۆکاری ئەوەی ئەوان بەرکەوتی ڕاستەوخۆیان هەیە و پەتاکەش لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە جا لەو کەسانەش کە لە مەیدانی ئاژەڵان کار دەکەن. هەروەها وتیشی پەتای خوێنبەربوون لە ڕێگەی گشت شلەمەنیەکانی لەشەوە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی دیکە دەگوازرێتەوە. تای خوێنبەربوون نەخۆشیێکی ڤایرۆسیە لە ڕێگەی ئاژەڵەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ بەهۆی بەرکەوتنەوە دواتر لە کەسێکەوە بۆ کەسێکی تر لە ڕێگەی شلە و خوێنەوە دەگوازرێتەوە. نەخۆشیەکە لە ڕێگەی ئاژەڵە و بۆ مرۆڤ دەگوازرێتەوە و ڕێژەی مردنیش بەو نەخۆشیە لە نێوان لە 40 بۆ لە 80%. نیشانەکانی نەخۆشیەکە لە ماوەی 3 بۆ 7 ڕۆژدا نیشانەکانی دەردەکەون و نەخۆشەکە تایەکی بەرزی دەبێت. هەموو جەستەی مرۆڤ ئازاری دەبێت و بەتایبەت ئازار لە پشت و ملی دروست دەبێت. لەوانەیە نەخۆشەکە تووشی سکچون و ڕوشانەوەش ببێت. لە قۆناغەکانی کۆتاییشدا خوێنبەربوون دەست پێ دەکات. ڕێگاکانی خۆپاراستن لە تای خوێنبەربوون دوورکەوتنەوەیە لە سەربڕینی ئاژەڵ لە سەر شەقامەکان بە ڕێگەی نایاسایی و بێپشکنین. ئەو کەسانش کە گۆشت دەفرۆشن دەبێت سەرجەم ڕێنماییە تەندروستەکان پەیڕەو بکەن وەک بەکارهێنانی دەستکێش و جلوبەرگی تایبەت.